قۆناغی کۆمەڵەکانی خولی لاوانی نایابی کوردستان کۆتایی هاتوو ناسنامەی سێیانە سەرکەوتووەکە بەدیار کەوت کە هەر یەکە لە پێشمەرگەی هەولێر و دهۆک و زێرەڤانی گەیشتنە قۆناغی کۆتایی. لارەکانی هەفتەی کۆتایی قۆناغی یەکەمی خولی لاوانی نایابی کوردستان و لا کۆمەڵە یەکەم چوار یاری بەڕێوە چوو. لە هەر چوار یاریەکەش ڕکابەری سەرکەوتن و دابەزین بەدی دەکرا، بۆیە هەمووان جگەلەوەی بیریان لە یاریەکانی خۆیان بوو بە تامەزرۆیش پرسیاری ئەنجامی یاریەکانی تریان دەکرد. لە شاری هەولێر و لە یاریگای پێشمەرگەی هەولێر لاوانی برایەتی بووە میوانی پێشمەرگەی هەولێر لە یاریەک کە برایەتی لەلایەک چاوی لە سەرکەوتن بوو، لەلایەکی تریش چاوی لەوە بوو دانەبەزێت. پێشمەرگەش بۆ ئەوەی سەرکەوێت پێویستی بەبرنەوە بوو، بەیەکسانیش دەبا بیری لە یاریەکانی تر بکردبەوە. نیوەی یەکەم هیچ گۆڵێکی لە خۆ نەگێت، یاریەکە لە نیوەی دووەم دوای گۆڕانکاریەکانی فاتحی قەرەنی ڕاهێنەری لاوانی پێشمەرگەی هەولێر هێرشەکانیان کاراتر بوو. لە خولەکی 74 توانە ئەمیر توانی بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵ یەکەم تۆمار بکات. هێرشەکانی پێشمەرگە درێژەی هەبوو تا لە دوا خولەکەکانیش هەمان یاریزان توانە ئەمیر توانی گۆڵی دووەم و سەرکەوتنیانەکەی تۆمار بکات، دڵی ئامادەبوانی یاریەکەش خۆش بکات بە سەرکەوتنی پێشمەرگەی هەولێر بۆ قۆناغی کۆتایی. لارێکی تر هەولێر لەسەر یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری میوانداری زێرەڤانی کرد، هەردوویانە چاویان لە سەرکەوتن بوو، بەڵام ئەرکی زێرەڤانی ئاسانتر بوو چونکە هەولێر پێویستی بەبرنەوە بوو. لە نیوە یەکەم یانەی زێرەڤانی بە تاکە گۆڵێک پێشکەوت کە ئارام ئیسماعیل تۆماری کرد لە خولەکی 37. لە نیوەی دووەمیش هەولێر ئەنجامەکەی یەکسان کردەوە لە ڕێگەی ئەحمەد حەسەن لە خولەکی 69 بە لێدانی سزا. ئەنجامی یاریش بە کۆتایی هات بە یەکسانی هەردوولا بە گۆڵێک. لە دوایەکەی تریش دهۆک بە گاڕە دۆڕا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک و هەندرێن و زاخۆش بە گۆڵێک یەکسان بوون. نەمانتوانی لەوە یاری ئاستەشی بەرز پێشکەشکەین و بە کۆمەڵێک ئەغڵات گۆڵمان خوارد و نەدەبا گۆڵانەمان بخواردبەوە چەنازمێشمان برد بەداخەوە موفەق نەبین لە گۆڵ. ئینشاڵا بۆ ساریشتر یان ئەگەر ماینەوە. ئێمە لە سەرەتایەوەی کە خولەکە دەستی پێکرد هەر هەنگاو بە هەنگاو بەرە باشتر دەڕۆیشتین، بەڵام بەهۆی شکستێکیکە لەگەر دۆچی دووچارمە هات بەڵام ئێمە کۆڵمان نەدا و ئەو ڕۆژ ئەمە نۆ خاڵ بووین و زێرەڤانیش نۆ خاڵ بوو و گەمەکان هەر ئەفگەمەی ئاخیری لەسەر یانەی زاخۆ و هندرێن بوو. ئەگەر ئێستا زاخۆ لەگەر هندرێن دۆڕابە ئێمە توعادیشمان کردبە هەردەمان بردەوە. سوپاس بۆ خوداگەیشتنە یاری چار گۆشەی زێڕین و دوو فەریقیش دەولار شێروانە و نەورۆز بە سەکەتینە. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر بە 12 خاڵ و پلەی یەکەم یانەی دۆچیش بە 11 خاڵ و پلەی دووەم و زێرەڤانیش بە 10 خاڵ و پلەی سێەم گەیشتنە قۆناغی کۆتایی خولەکە. شانبەشانی هەردوویانەی شێروانە و نەورۆز لە کۆمەڵەکەی تر لاوانی برایەتیش دابەزی بۆ خولی پلەیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.